یاریەکانی 43مین پاڵەوانێتی عەرەبی بۆ تۆپی بالا بۆ یەکەم جار لە دەوحەی پایتەختی قەتەر دەستی پێکرد. هەولێر دوای بەدەستهێنانی پلەی دووەمی وەرزی ڕابردووی خولی بشاردەی عێراق وەک تاکە نوێنەری عێراق لە پاڵەوانتیەکە بەشدارە و ئامادەکاری بۆ ئەو کردووە بە ئەنجامێکی باش لێی دەربچێت. ئەو فترەکە لێرەکانە مەشقەکانمان چڕ کردەوە تاکو لە ئەندیا عەرەبی بتوانین یعنی وەکو یانی هەولێر خۆمان ئیسپات بکەیت کە ئەمەش دەتوانین تۆپی بالەمان هەیە و دەتوانین بەشداری بکەین و ڕکابەری لەگەر ئەندیای عەرەبی بکەین. وەڵاهی پێکاتەکەمان هەموو بە نەفسی پێکاتی یانەکەی خۆمانە، هیچ یاریزانێکمان نیناوە، بەس ئەوانەی خۆمانە و بەس یەک محتەریفمان هێناوە ئەویش لە بۆ دەوری عێراقی ئەو سار نیزامی دەوری عێراقی دەرێ دەبی محتەریفە کەبی ئەو نادێکی کە ئیمکانیەتی هەیە دەتوانین لاعیبێکی محتەریف یان دوو لاعیبی بینی لە خۆی حەسەب الئیمکاناتە. ئێستا ئەمە توانیتمان محتەریفەک بینین بەس لە بۆی وەختەکەی کەم بوو نەماتانی لێرە ئیلتیحاقمان پێ بکە لە قەتەر لەوێ ئیلتیحاقمان پێ دەکاتن و یاریزانەکانیشم پێکاتی لە 13 یاریزان. لە پاڵەوانتیەکە 15یانە بەشدارن. هەولێر لە کۆمەڵەی دووەمە و ڕووبەڕووی دار کلیپی بەحرێنی و ئەهلی میسری و شۆرتەی قەتەری دەبێتەوە. هەولێر ڕۆژی هەینی و لە کاتژمێر 4 لە یەکەم یاری خۆی لە هۆڵیانی عەرەبی بە شۆرتەی قەتەری دەگات. سواز بۆخوا لە خولی عێراق ئەم سار توانیمان ینی لە بیدایەت نەتیجەی باش بەدەستبێنین و ئێستاش نادیەکەمان بەشداری پاڵەوانتی عەرەبی کردیا و ئەمە دەکارێکی زۆر باشمان کرد الحەمدوللا و یاریزانێکی پیشەگەریشمان هێناوە و ئینشاڵڵا نەتیجەی باش دێنین بەدڵی هەمووان دەبێت. یانەی هەولێر لەم وەرزەی خولی نایابی عێراق بۆ تۆپی بالا لە کۆی 6 یاری خاوەنی 5 سەرکەوتن و شکستێکە بە هەمان پێکاتەی خۆی بەشداری پاڵەوانێتی عەرەبیش دەکات. تەنها یاریزانێکی پیشەگەری زیاد کردو بۆ هەردوو خول. محەممەد کەریمیشی گەڕاندۆتەوە تیپەکەی. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.